هر لسر برسي كوروندي دافوس گفتگو لەگەڵ بەڕێز دکتۆر هێمن میرخان شارەزای سیاسەتی نێودەوڵەتی دەکەم بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمە سەبارەت بە گرنگی بەشداریکردنی شاندی باڵای کوردستان لە کۆڕبەندی ئابووری جیهانی دافۆس و چەند پرسێکی دیکە گفتگۆی لەگەڵ دەکەم. دکتۆر سلااوت لێبێت ئەمساڵ کۆڕبەندی دافۆس جیاوازە وەکەوەی کە لە نێو پانێڵەکانی نێو کۆڕبەندەکەدا باسی لێوەکرا جیهان ئەمساڵ پەرتەوازەیەکی زیاتری بەخۆوە بینیوە ئەم کۆڕبەندە دەتوانێت ئەم پەرتەوازەی جیهان کۆ بکاتەوە و جیهان ئاش بکاتەوە بە یەکدی جارێکی دیکە؟ زۆر سپاس. دیارە ئەم کۆڕبەندی ئەمساڵ کۆڕبەندێکی زۆر گرنگە چونکە لە دوای ئەوەی کە بڵێ پەتای کۆڕۆنا دووەم شەو کە وڵاتانی ڕۆژاوا بە خۆیان بینی شەڕی ئۆکراینیا بوو. ئەمە گەورەترین کێشەی کێشەی دروست کرد لەو فکرە ڕۆژاوایەیە کە باسی دەکەن کە چەند مەلەفی گەورە لە خۆ دەبینێت ئەم کۆڕبەندە لەوانە قەیرانی شار، قەیرانی ئابووری، بڵێ کۆچ و گەورەترین کێشەی ماکرۆ ئەکۆنۆمینانە کە لەم قەیرانەدانێ باسی بکەن لەوانە بەرزبوونەوەی یەکجار زۆری ڕێژەی هەڵاوەسان و ڕێژەی سوو کە ئەمە گەورەترین کێشەی دروست کردە بە وڵاتان. لە ساڵی 2022 و ساڵی 2023 ساڵێکی یەکجار بە زەحمەت بوون بۆ وڵاتان. ئەگەر سەیری بکەین سەیری دەیتاکان بکەین 90% وڵاتان داوای قەرزیان کردووە لە ڕێکخراوی IMF سندۆقی نەقدی نێودەوڵەتی. ئەمە چ دەکات؟ ئەمە وانێ دەکات کە وڵاتان هیچ بڵێ چارەیەکیان نەبێت جگە لەوەی کە بێن لە ڕێگەی دامەزراوە نێودەوڵەتیەکانەوە یارمەتی بە یەکتر بدەن، ئەوەی کە پێی دەڵێن ئابووری هەڵ پێکەوە بەستراوە. وەکو مامۆستایەکی زانکۆ پێم خۆشە لەو چاودیدارانە باسێن نە کتێب بکەین. بۆ نمونە کتێبەکەی ئابووری هەڵ پێکوە بەستراوەی کە بڵێن ئیکۆنۆمیک ئیندەپەندەنس کە ڕۆبرت بڵێ کۆهن و جۆزف نەی باسییان دەکات. باشە. ئەمە بۆچی گرنگە ئەم بڵێ دانوستانی داووس ئەوەیە کە لە دوای شەڕی ئۆکراین لەو قەیرانەی کە دروست بووە کە هێزی دەوڵەت لەگەڵ هێزی دەوڵەت بۆ یەکەمین جار دوای 75 ساڵ دێن شەڕی عەسکەری لەگەڵ یەک دەکەن دەیانەوێت بە پێچەوانەوە کار بکەن، دەیانەوێت وڵاتان نزیک بکرێنەوە. جا وڵاتان ئەم کۆڕبەندەدا کە هەوڵەکە ئەوەیە لێچەند نزیک بکەنەوە وڵاتان هەماهەنگ دەبن لەوەی کە لە ڕێگەی مواسساتی نێودەوڵەتیەوە بە پاڵپشت بە بڵێ یاسای نێودەوڵەتی. ئەمەی کە بۆ بەڕای ئێمە وەکو هەرێمی کوردستان گرنگەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ لە داووسە و گرنگی ئەم سەردانانە چییە؟ بڵێ کۆڕبەندی داووس پلاتفۆرمێکی زۆر باشە بۆ ئەوەی کە سەرۆکی حکوومەت بەڕێزیان بتوانێت بڵێ نوێنەری زۆر لایەنی گرنگەکان ببینین، لایەنی دەوڵەتیەکان لایەنی نادەوڵەتیەکان لەوانە بڵێ کۆمپانیا گەورەکان بڵێ ئەو شەریکاتە گەورەکان کە چاویان لەوە بەرهێنانە. ئەمەی کە گرنگە بڵێن لە سەرۆکی حکوومەت زۆر بۆی گرنگاوەیە کە چی بکات بیاوێت ڕێژەی بڵێ ئابووری زیاتر داهاتێکی زیاتر بڵێ بۆ هەرێمی کوردستان بێنێ. ئەمە بڵێ چاڵنجێکی زۆر گەورە دەبێت، بەڵام ئەم چاڵنجە دەرفەتێکی زۆر باشش بۆ هەرێمی کوردستان دێنێت. ئەمەی کە سەرۆکی هەرێمی کوردستان دەوێت بڵێت ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر بمێ وەڵامت دەمەوە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئابووریەوە دەتوانێت چی بکات؟ نزیکی دروست بکات لە کۆمپانیەکان و دەوڵاتانی دراوسێ بۆ ئەوەی چی بکە لە ناسەقامگیری و شەڕ دوور بکرێنەوە لە ئاوادانی و لە زۆر بڵێ لە کاری ئابووری نزیک ببینەوە. ئەمە چ دەکات؟ دەیەوێت براندێکی دروست بکات وەکو بە تێگەیشتنی من لە وڵاتانی ڕۆژئاوا و لە وڵاتانی دراو بە داوروبەر و کەنداویشەوەیە کە بڕوابوون بە هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستانە.
ئەمە زیادکردنی بڵێ پەیوەندی ئابووری لە ڕێگای چی لە ڕێگای زیادکردنی بڕوابوون بە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستانە. باشە لە بەرامبەردام ئەوەی کە هەیە ینی وەکو باز دەکرێت تامەزرۆیی هەیە لەگەڵ کەلایەنەکان وڵاتانی دیکە بەهۆی ئەم پێگە جوگرافی کە هەیەی هەرێمی کوردستان و هەمیش لە ڕووی ئاسایشەوە ئەمنیەتێک هەیە لە ناوچەکەدا پێیان خۆشە کە کارەکانی خۆیان لە هەرێمی کوردستاندا وەگەڕ بخەن لە هەموو بوارەکاندا. لە بەرامبەردا هەرێمی کوردستان چۆن هەڵسوکەوت و تەعامل لەگەڵ ئەم لایەنانەدا بکات؟ هەرێمی کوردستان تەنیا ئەو ساڵێک 2 ساڵ نییە کە لە ڕێگەی ئاسایشەوە بڵێ بە خاڵی سەقامگیری لە ناوچەکەدا دەنێ ئەوە نزیکەی بڵێ لە 2003 بۆ بەرەن بەتایبەت لە دوای شەڕی داعش و ئێستا بڵێ چەقی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەو دامەزرەوە پێویستە ئابووریانەی کە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق دەبێ هەیبێ بۆ ڕێک خۆشکەر بێ بۆ چی بکە بۆ ئەوەی کە بۆ کۆمپانیا نێودەوڵەتیەکان بتوانن سەرمایەکانی خۆیان وەگەڕ بخەن لە هەرێمی کوردستان. ئەمە چەلەنجێکی گەورەیە. بەڕێز سەرۆکی حکوومەت دەیوێ ئەم سوورەیە پێشانی هەموو کۆمپانیەکان و دەوڵەتان بدات کە بەڵێ هەرێمی کوردستان کار لەم کارە لەم بوارە دەکا و دەتوانێت ئەو سیقەش بدات ئەو بڕوا بەخۆبوونەوە بڕوای بدات کە ئەگەر بێن سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان بکەن دەتوانن قەرزەکانی خۆیان و سەرمایەکانی خۆیان لە ڕێگەی ئەو قازانجێکە دەکەن بگوازرێنەوە بۆ وڵاتانی خۆیان. ئەمە زۆر گرنگە لە ناو بڵێ هەم لە ڕووی دیپلۆماسیەوە هەم لە ڕووی وەگەرخستنی بڵێ ئابووری هەرێمی کوردستان کەمە چ دەکا ئەم ئەزمونێکی وا دروست دەکات کە شەریکات و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئەزمونیان هەبێت کە چۆن ڕۆڵ ببینن لە بڵێ تەعاملکردن لەگەڵ شەریکە نێودەوڵەتیەکانەوە. بەڵێ لە دەستپێچی قسەکاندا باست کرد ینی دەڵێن بەکارێک بە ئستراتیژیەک دەتوانێت دوو ئامانج بپێوێ. بەڵێ دکتۆر لە دەستپێکدا باست کرد کە ینی ئەوەی جیاوازە ئەمساڵ جیهان پێدەنێتە نێو قۆناغێکی دیکەوە بەهۆی کۆمەڵێک ئەو گرفتانەی کە هەیە ئەوەشی کە هەر هەموو چاودێران باسی لێوە دەکەن کە پەرتەوازەیەک هەیە لە جیهاندا. مەبەستەکەم ئەوەیە ئەمە با بێتە دوا پرسیارش لە بەڕێستان. داڤۆسی ئەمجارە کۆڕبەندی ئەمجارە لە داڤۆس دەتوانێت هەموو ئەو گرفتانی کە ئێستا لە جیهاندا چەند پرسێکە تێدا گفتوگۆ دەکرێت ئەگەر لە هەمووشی نەبێت لانی کەم لە چەند پرسێکیان گرفتەکان چارەسەر بکات؟ داڤۆس پلاتفۆرمێکی ڕۆشنبیری تەکنیکیە بۆ ئەوەی کە بێن ئەوانەی کە نوخبەن ئەوانەی کە بڵێ لە بواری فکری کار دەکەن بێن باس لە دەرهاویشتەکانی ئەو گۆڕانکارانە بکەن کە لە وڵاتە لە دنیا دروست بووە لە ساڵی ڕابردوو. ئەم دەرهاویشتانە دەبێت بیری لێ بکرێتەوە بەرنامەیەکی بۆ دانن لە ڕێگەی ئەم هەموو بڵێ ئەوانەی کە زانان و ڕۆشنبیرن و ئەوانەی کە ئەهلی فکرن لەگەڵ ئەوانەی کە لە دەسەڵاتدان کۆ دەبنەوە پلاتفۆرمێک و سیاسەتێک دادرێن بۆ ئەوەی کە چی بکەن بڵێ دەرئەنجامەکانی سیاسەت دەرئەنجام و پۆلیسیەک دابنێن کە بێن ئەو کێشانەی کە لە دنیا ڕوودەدات کێمتری بکەنەوە. داووس ئەمە کارەکەیەتی جگە لە بواری فکر و لە بواری پێدانی بڵێ بوارە فکریانەش پلاتفۆرمێکی باشە بۆ وڵاتانی تر کە بێن لە ڕێگەی دیالۆگەوە پلاتفۆرمی دیالۆگەوە بێن نێتوەرکینگ بکەن و باس لە وڵاتانی خۆیان بکەن و بتوانن بڕێک بڵێ سیاسەتی خۆیان بۆ وڵاتانە بە شوەیەکی گشتی ڕوون بکەنەوە بتوانن لەو دەرفەتێک کە هەیە باش کاڵکی لێوار بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر هێمن میرخان شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە هەولێرەوە لەگەڵم بووی. سوپاس ماندوو نەبی دکتۆر.